لەو دەڤەرەی ئێمە دەڵاتان سیر نەبێت کە چەندەها سەرچاوی ئاوی پاکمان هەیە و کاموشی لە ناو سنووری دەڤەرەکە سەرچاوی گرتووە، بەڵام ساڵانە ئێمە بۆ ماوەی چەند هەفتەیەک و چەند ڕۆژێک بێ ئاوە بین بەهۆی خراپی جێبەجێکردنی پرۆژەی ئاوی چۆمانەوە کە بەردەوام لە کاتی بەفرباریندا و یان لە کاتی هەرەسێنانی ئەو خاکەیدا شارۆچکەی چۆمان بێ ئاوە بێت. ئەو پرۆژەی چۆمان پێویستی بە سیانەکی ینی یەکجار باشەیە بۆ ئەوەی جارێک کە تووشی ئەو خراپ و نوشکانە نەبێتەوە، بۆ ڕێکانی کوالەتی زۆر خراپە و شوێنەکەشی زۆر بەرزە، ینی گەشتیارێکی زۆر ڕووی تێکەن ئەڕۆنە سەر سەرچاوی ئاوەکە و ئەوێتەوەی پیسکردنی ئاوەکە و بە چاوی خۆمان ئەومان دیتیە کە گەشتیار ئەڕواتە ناو سەرچاوی ئاوەکە و ئاوەکەش ئەڕواتە ناو بۆڕیەکە، ینی ئاوی پیس دێتە ناو ماڵان. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی بەهار و زستان قەزای چۆمان تووشی کەماوی دەبێتەوە، ئەویش بەهۆی هاتنی ڕنی بەفر و بەردی گەورەوە. سەرەڕای ئەوەی قەزای چۆمان لە ژمارەیەک ڕووبار و سەرچاوی ئاو پێکاتوە، بەڵام هێشتا چارەسەری ئاوی چۆمان نەکراوە. داوا لە حکوومەت هەرێمی کوردستانەکەین پرۆژەی ئاوی چۆمان بە شێوەیەکی چاکتر و باشتر بنیاد بنێتەوە. ناکرێت ساڵانە خەڵک تووشی کڕینی ئاو ببێتەوە بەتانچی. سەرچاوی ئاوی پرشە لە شوێنێکە کە ساڵانە ڕەنی بەفر و زۆری باران و ئاوی شێلو دەبێت، ئەکرا حکوومەت لە شوێنێکی با بڵێن باشتر ئەو پرۆژە دروست بکات بۆ ئەوەی تووشی ئەو گریگرفتانەی ساڵانە نەبێتەوە. ئەو چەند ڕۆژەی بەفر و باران و دروستبوونی لافاو سەرچاوە ئاوی پڕژێ بۆ ماوەی چەند ڕۆژێک لە کارکەوت بەهۆی دروستبوونی ڕەنووی بەفرا، بەڵام دوای ئەوەی کە تیمەکانمان سەردانی شوێنەکەیان کردو ئیدی ئەوڕۆ بە تاوەتی ئاوەکە گەڕاوەتەوە قەزای چۆمان خۆی لەبەر سەختی شوێنی سەرچاوی ئاوی پڕژێ کە زیاتر بڵێن نزیکەی 20 کیلۆمەتر دوورە لە قەزای چۆمان و بەهۆی بوونی بەفرێکی زۆر لەو سەرچاوەیە بە بەردەوام کێشەی بۆ دروستەوەی بە تایبەت لە وەرزی زستان و سەختیشە پێویستی بەڕاستی بە ئالیات و پێداویستی هەیە بۆ ئەوەی بتوانین بە بەردەوام سیانی بۆ بکرێت. بەڕاستی لەو ڕۆژەوە بڕک کەم و کوریمان هەیە لە ڕووی ئالیات و ئەو شتانە نییە، بۆیە ئێمە تیمەکانمان بەردەوام لە چاکردنەوەدا